بۆ ئەوەی لە بینایەکی 46 نهۆمیە بژیت پێویستەکە کە هەموو هۆکارەکانی سەلامەتی لەبەرچاو بگرین بۆ ئەوەی کە ئاسوودەتر دانیشتوانەکەی تێدا ژیان بەسەر بەرە. بیناکانی سێکوچکەی بابان لەسەر زەویەکی زۆر باش کە شاخ بۆ بڕاو و ڕێکراوەتەوە بنیادی نراوە. بۆ نمونە بینای نالی زیاد لە 120 پایڵ بەکار هاتووە بۆ هەڵگرتنی بیناکە و ئەو هێزانەی دەرەچانەی کە ئەچنە سەر بینای نالی. لە بینای سێکوچکەی بابانە سیستەمی دووەڵ سیستەمان بەکارهێناوە کە بریتە لە پایە و جسری کۆنکریتی شیشداری تایبەت و لەگەڵ دیواری کۆنکریتی شیشداری تایبەت هەردووچیان بەیەکەوە باشترین سیستەمن کە بۆ بەرەنگاربوونەوەی بوومەلەرزە بەکاربێت. و هەروەها بۆ سەلامەتی زیاتر خۆشمان لە 125 ئەو هێزی بوومەلەرزە و ڕەشەبایی کە هێتە سەر بیناکە زیامان کردووە و کە ئەمەوە ئەکا بیناکە سەلامەتێکی زیاتر دابین کا بۆ دانیشتوان. ئەو شیش و کۆنکریتی کە بەکارمان هێناون لە بیناکانی سێکوچکەی باباندا لەگەڵ هەموو هەنگاوەکان و بە بەردەوامی نمونەمان وەرگرتووە و فەحسمان کردووە لە تاقیگەکانی خۆمان و تاقیگەی بیناسازی سلێمانیە. وەکو پێویست ئێمە بە پێی مواصفاتی عێراقی تا 28 ڕۆژ پێویستە کە نمونە وەربگرین و فەحسی بکەین، بەڵام ئێمە بۆ دڵنیایی زیاتر و بۆ ئەوەی کە بزانین ئایا کوالەتی کۆنکریتەکە بە بەردەوامی بەباشی ئەمێنێتەوە لە تەمەنی 56 ڕۆژی و 9 ڕۆژیشا بە هەمان شێوە پشکنینمان بۆ کردووە.